ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون لەسەر بڕیاری ڕابردووی وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات سەبارەت بە یەخستنی وتاری هەینی مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان. ئەم بڕیارەی وەزارەتی ئەوقاف تا چەند جێبەجێکراوە، مامۆستایانی ئاینی لە منبەری مزگەوتەکان تا چەند پابەندی بڕیارەکەی وەزارەتی ئەوقاف بوونە، کاردانەوە و ڕنگدانەوەی وتاربێژان سەبارەت بە وتاری نوێژی هەینیان لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان چ کاردانەوەیەکی لێکەوتۆتەوە. لەگەڵمان بن بە دواداچوون بۆ ئەم پرسە گرینگە دەکەین. تۆ کە نوێژ دەکەی ڕۆژی هەینی دەچیە غوتبە، دەتەوێت ئەو مامۆستای ئاینە باسی چی بکە؟ باسی سیاست بکە یان باسی ئاین؟ باسی مۆزوعی ئاینی چیە و ئەو قافی چیان لۆ دادنێ ئەوە باشە. لەگەڵ ئەوەی مامۆستای ئاینی خەڵک کافر بکە؟ زدی ئەوەی ناوەڵە لەگەڵەوەی نیمە مامۆستا بۆ خێر کافرکە. حەدیث و ئاەت چ دەرێ ئەوە برێنەوە فلان کافرەوە ئەو هەر هەجائز نییە لە دیانەتیش. بۆ تو گرینگە مەلایەکە چۆن وتار بدە؟ وتار بدەن ئەمە حەدیثی خوا و پێغەمبەریە و نەحمەتی خوایە و خوتبەمان لۆ دەخینەوە باسی خوا و پێغەمبەر و دیانەتی دەکا. ئەگە مەلایەکەی ڕێزم هەیە خوتبەی نشێو دەخینەوە تام ئیسلامیە، ئەمە حەقمان لەوانە نییە. مەلا کۆرەگەی دینی ئەمەلیان فێرە دین دەبین، فێرە نێژ دەبین، فێرە ئەخلاق دەبین. کەیفی خۆی حڕ بی، بەڵام ئەو مەلایەکە مەسەلەن هەیە بە خۆیان ناکۆچیان لە بیر خۆیان هەیە، بەخۆ ناڕێکیان زۆر زۆر هەیە لە خوتبەدان و لە کەلیمە خینەوە و شتیوانە زۆر تەناقوزاتیان هەیە. بۆچی ئەوان ناڵێن ئێمە بە پێی قورئان و سونەت قسە دەکەین؟ نا بە پێی قورئان ئەوانە حیزبینە، بە جێرەی حیزبەکەی خۆیان قساکەن، لە نتاقی حیزبەکەی خۆیان قساکەن و نەبی لەسەر ئەساسی دین و دیانەتەکەی خۆ بکە. ئەو فلان حیزبە مەبادی حیزبەکەی خۆی شەرحەکە، ئەو مەبادی جەماعەتی خۆی شەرحەکە، ئەو هەیە حیزبی ئیسلامیە، هەیە حیزبی دیکەیە، حیزب هەر کەسەکە مەبادی حیزبەکەی شەرحەکەن. ئەوانە وەناوکەتینە بە پێ خواستی نابی کەس پێی برێ بە کەیفی مەلایەکەی، یعنی جە مستەوای مەلایەکەی، یعنی مەلا ئازاد بی مەلا ئازاد بێ. یعنی ئێستا هەندێک مەلا هەیە وشەی بێ ئەخلاق بەرامبەر بە خەڵک بەکاردەینی، دەڵێ ئەمە کافرە پێ. من لەگەر ئەوانە نیمە. مەسەلەن ئێستامە لە منطقەی ما لە مەهەندسین هەموو وازمان لە مزگەفتەکەی نایە چکە مەلایەکە مستەوای نییە، یعنی ئەوە مشکلەیە. مەلایەکە مستەوای نییە، ینی لەگەر مستەوای ثەقافی، ینی مستەوای ثەقافی زۆر کەمە. ئەوجا و قسەی کە ئیسلامیش دەیکە خۆش نییە. هەندێک مەلا هەیە دەڵێ ئێمە ئەو قسانە دەکەین کە خەڵکێک دەڵێن کافر کافرە، وە قورئانەوە دەڵێ ئێمە ناڵێ. ئەوان نازانن، ئەوان نازانن. ئەگەر قورئان وای گوت با ئاەتەکە بخوێنێتەوە، چونکە خۆی لە مۆزوعی دیانەتە خەڵق هەیە مشریکە، خەڵق هەیە مشریک نییە، باوری بەخوایە، بەڵام ئیسلام نییە. یعنی ماعەدا ئیسلام دیانەتی کتابی هەیە، باوریان بەخوایە، ئەوانە کافر نین، بەڵام ئیسلام نین، ئەوە مەسیحیە، ئەوە جوولەکەیە. دوایە منبەری مزگەوتەکان لەلایەن هەندێک کەسەوە ئیستیغلال کرابێ بەناوی کورد ناکەن، خزمەتی کورد ناکەن ئەبەدەن. ئەو قاف چووە و بەزمەی دانایتەوە، ئەوانەی دانایە دەنا کەس بە حتا قەزای دینی بە مەلایە چێ مەلایە بە هیچ شێوەیەکی نابی ئەتو یەکەکی بە کافردا بنێت، حتا ئەگەر لەگە بیر و باوڕی توش نەبوو. بەس ئەوانە بەنسبەوە تەکفیری عالەمێ دەکەن و دەچن لە بۆ یەکەوە جەماعەتێکی ڕهابی بچن، ئەوانە ئەو شەخصە ڕێک و پێکانە بکوشن. غایان لەوەیە دەنا مەلا بەنسبەت خۆیەوە ئیش و کاری ئەوەیە دەم دینەکەی بکا لەگەر مجتەماعی ئێستا. وەزارەتیش دەبی شتێکە بکە، دەبی ئەو خوتبەیەکە داتە مەلایەکان وحی قومی تێدابی. بەڵام ئەوان دەڵێن ئێمە بە قسەکانی ئێمە، ینی ئەو مامۆستایانەی کە ئێستا وتار دەدەن، دەڵێ ئەمە بە پێی قورئانە، بە پێی سونەت قسە دەکەین. بۆچی وەزارەتی ئەوقاف کۆنتڕۆلمان بکات؟ با وەزارەتی ئەوقاف هەموو مۆزەفی چاک و متدەینی لێنە، با ئەوانە لەسەر سنەتی نەبی و لەسەر ئاياتی قورئانی خوتبەکانیان لۆ بنێرن، بەڵام متەعەم بە قەزای قەومی لۆوەی گەنجانی دەچنە نوێژێ ڕوحی قومی پەیدا بکەن. مەلا ڕوحی قومیان لەکن گەنجەکانی منێژ. باشە مامۆستاکان دەڵێن ئێمە مزگەوتمان نەکردوتە مینبەری سیاست، پێ وایە ئەمە ڕاست؟ مەلا لۆ دەیکەنە سیاست، ئەوان لۆ بە سیاست دەکەن. مەلا با بەحسی نەسایحی تەربەوی و
دینی بکەن. وتاربێژ ئازادی لە وتاردان یان پێویستە وەزارەتی ئەوقاف سەرپەرشتی بکات؟ والله طبعا آزاد بی باشتر. کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایەکی ئیسلامە و هەندێک کەس هەوڵ دەدات ینی ئەم کۆمەلگای بگۆڕی بە کۆمەلگایەکی بیانی پێدوانیە مامۆستایانی ئاینی و وتاربێژانش مافی خۆیان بی پارێزگاری لە کۆمەلگایەکی ئاینی کوردی بکەن؟ بەڵێ کۆمەلگای ئێمە کۆمەلگەیەکی بەدینە ئیسلامە تا حدێک دەوڵەتەکەمان هەرچەندە دەوڵەتە علمانیە بەس کۆمەلگایەکەمان ئیسلامە هەتا ئێستاش خاستن ئەگەر باسی هەولێر بکەیت لە ناو هەولێر هەتا ئێستا و ئێمەجە باش پارێزراوە مامۆستایانی ئاینی ڕۆڵی باشیان هەبووە هەتا ئەوڕۆ ڕۆڵەکی زۆر گەورەتریشیان هەیە لەوەی کە لە میدیا تەمسیلی بۆ دەکرێت کە گوایە ڕۆڵیان نییە و بڵین هێزیان نییە و سوڵتەیان نییە لە ڕاستیدا پێم وایە تا حدێکی زۆر هەتا ئێستاش دینە ناو کۆمەلگای کوردی ڕۆڵەکی زۆر بەهێزی هەبووی بەڵام پێدوانیە ئەوە ئەرکی دینە دەبێت ڕۆلی لە هەموو شتێکدا هەبێ لە دیاریکردنی ژیان بۆ تاکەکان خاستن ئەگەر دینی ئیسلام وەربگری دینێکە کە تەنها لە بڵین لە ناو مزگەوت نییە دینێکی تەطبیقیە لەسەر هەموو ژیان کەسیشمان لە بەرامبەر ئەوە هینمان نییە بڵین گلەیی و اعترازمان نییە هەمومان بۆ ئەو ژیانە دەژین کە زۆربەی شتەکان لە بەیانی تا ئێوارە دەیکەین لەوەیە شتی دینی بن کە ئێمە ئاگامان لێ نەبێت ئەوە هەیە لەگەڵ ئەوەشم کە هەبێ بەڵام بە شێوە ڕاستەکەی چونکە لە هەموو کۆمەلگایە کە ئێستا نمونەی زیندوو هەن لە وڵاتانی چواردە وورمان زۆر بە خراپی دین و سوڵتەی دینیان بەکارهێنا و بە ناخۆشترکردنی ژیانی مەدەنی لە وڵاتانە بۆ نمونە لە سعودیە بۆ نمونە لە ئێران بۆ نمونە لە هەندێک شوێنی پاکستان لە ئەفغانستان ئەو شتێککە تاالبان دەیکا ئەوانە چەند نمونەیە لەم کۆمەلگای ئێمە ئەوان نایەنەوێ مۆدلێکی پاکستان بێنە کوردستان ئەوان دەیانەوەی کللتوری کوردی کە خۆیان وەکو باسی لێەوە دەکەن کولتورێکی ئاین پەروەرە دەیانەوەی پارێزگاری لەو کللتورە بکەن نابێ ئافرەت سەری کۆت بێ نابێ ئافرەت لەشوو لاری نمایش بکات بۆ خەڵک باشە بەڵام لێرە دووشت هەن ئەوەی جەنابەت باسییان دەکەی دوشتن کە تۆزێک دژی یەکن ئەوەی کە باسی کللتوری کوردی دەکەی و ئەوەی کە باسی ئاینێک دەکەی کە دەڵی ئاینەکە زادەی کللتوری قسەی من نییە قسەی مامۆستایانی ئاینە دەڵێن خۆی کورد بۆ خۆی ملەتێکی متەدەینە بەڵێ ملەتێکی متەدەینە پێشتر دینی تری هەبووە بە هەموو دینەکانی کورد هەر متەدەین بووە کێشەی ئەومان نییە منیش کێشەی ئەوم نییە من بەوە ڕازیم بەڵام ئایا ئەو مامۆستای ئاینیانە هەمویان یەکڕان ئەو مامۆستایانیانەی کە ئێستا ئێمە ئەگەر بۆ نمونە کوردستان تەنها سنووری کوردستان وەربگرین لەسەر هەمان بابەت لەوەیە دە مامۆستای ئاینی دەڕای جیاوازیان هەبێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕێوڕسمی شادجوانی کوردستان بەڕێوە چوو یعنی زۆربەی ئافرەتان بەشداریان تێدا کرد بەشێکی زۆریان کە ئەوانەی خواستیان هەبوو بەشداریان کرد کەسێک قسەی نەکرد بەڵام مامۆستایەکی ئاینی ئەگەر ڕەخنەیەک بگرێ بۆچی دەبێ ئەمە ببێت بە مەوزوعێکی گەورەکە مامۆستایەک ڕەخنە لە شادجوان دەگرێت یان لە کۆی ڕێوڕسمەکە دەگرێت کە لەگەڵ کللتوری کوردەواری و ئاینی ئیسلام ناگونجێ وەکو ئەوان باسیەوە دەکەن مەوزوعی شادجوان شتێکان من بە کەسی خۆم شخصی خۆم لەگەڵی نیم کێشەم نییە لەگەڵەوە دەزانم زۆربەی مامۆستایانی ئاینیش لەگەڵی نین تا ئێرە هیچ کێشەم نییە لەکوێ کێشەکە دەست پێ دەکات کە مامۆستای ئاینی دەست پێ دەکا هێرش بکاتە سەر ئەو خانمانەی کە لەو پرۆسەیە بەشدار بوون لەسەر تەلەڤیزیۆن و میدیا و میمبەر بە جۆرێ وەسفیان بکات کە لە مێزەر و میمبەری مەلا نایە دەتەوێت داهات و چۆن بێ خەلەل لە چێمە چۆن چارەسەری ئەو گرفتە بکەین ئەگەر مامۆستایانی ئاینی وابزان کۆمەلگای کوردی کێشەی لەوە نییە کە ئاین تێکەڵی هەموو شتێکی بێ ئەگەر مامۆستایانی ئاینی دەیانەوێ چۆن دەڵێ لەگەڵ زەمەن و لەگەڵ عەسرا بەیەکەوە بڕۆن و نوێ خواز بن لەگەڵی بەڕاستی دەبێ ئەوانیش خۆیان نوێ بکەن تێڕوانینتان لەسەر یەکگوتاری لە مزگەوتەکان بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە لە وەکو زانانی ئاینی کە ئاینەکەمان ئاینی سەلام و ئاشتیە پێمان وایە دەبێ گوتاری مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکان و لە دەرەوەی مزگەوتەکان بە ئاقاری ئاشتیانە بە ئاقاری میانەڕەوانە بە ئاقاری پێکەوە ژیان و زەربی سفرنەکردنی هیچ دایان و هیچ فکرێک و هیچ ئاینێکی بێت هەندێک بۆ چوون هەیە هەندێک چون و توێش هێنە ناو کۆمەڵگەی ئێمە
دەڵێ ئاسادیەکی ڕها بە مامۆستایانی ئاینی دراوە بە تایبەت وتار بێژەکان بە دڵی خۆیان دەڵێن ئەمە کافرە ئەمە حەرامە ئەمە بێئەخلاقە ئەمە نازانچی ئەمە ڕەوایە بەڵێ ئەو ڕەهایە نییە بۆ معلوماتت ئەم ڕەهایە مطلقا نییە بەڵێ مامۆستایە کە مزازێکی دەرچووی حجرەیەک لەو حجرە مزازانەی کوردستان بێ لە لای مامۆستایەکی ڕێگە پێدرا و دەرچوو بێ ئەو مامۆستایە وەکو بڵێ دەستوری مکەڕەمە بەوەی کەوا دەرس بە خەڵکیش بڕێتەوە وتاریش بدا بەڵام ئەگەر وتارێک یان دوو وتار لەو شێوازە دەریش بکرێت سێ و چوارەم بێگومان ئەو مامۆستایە بان کراوە و لێ پێچینەوەش لەگەڵ کراوە ئەگەر دانی بە هەڵەکەی خۆیدا نەهێنابێکەوە ئەمە کافرە و ئەمە مشریکە و ئەمە مولحیدا لەوانەیە دوو خراپێتەوە لە کاری وتاربێژی لە کاری پێشنوێژی لەو کارانێکەوە لەسەر شانی هەبووە کەوایە ئێوە دەتانەوێ ینی تەواوی مزگەوتەکان تەواوی وتارەکان لەژێر چوارچێوەی دەستەڵاتێک دەمانەوێت تەواوی مزگەوتەکان و وتاری مزگەوتەکان لە چوارچێوەی قورئان و سنەت دابێ دانی واتە کە قورئان و سنەت کە چۆنی فەرمووا بێ پێم وایە ئەو کاتی تێکگیرانیش لەگەڵ دەسەڵات و لەگەڵ حکوومەت و وەزارەتی ئەوقاف و هیچ لایەنێک بۆ مەسیحیە یەهودیە نەسرانیە ئێزیدیە کاکەیە هیچ تێکگیرانێک ڕوونامان هەر ینی هەر مامۆستایەکی ئاینی وتار بێژێک پشت بە قورئان و سنەت دەبەست ینی کێشەکە لەوەدایە ئەوان پێشتر حەدیثێک بهێننەوە اینجا هێرشەکان دەست قورئان و سنەت لەو ڕۆژێک کە هاتوو دەستکاری نەکراوە خوا دەفەرمێ ئینا نحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافظون قورئان دەستکاری نەکراوە بۆ زانیاریت بەڵام ڕاوە و تەفسیر و شەرحکردنی ئەم ئاەتانە لەلایەن زانایانەوە تەفسیری جیاوازیان بۆ کراوە بۆیە لەوانەیە جەنابەت گوێڕایەڵی مفەسیرێک بی زانایەک بی لەوانەیە من گوێڕایەڵی زانایەکی تر بم بۆیە ئەگەر ئیختلاف لە ڕاوەی قورئان دیترا ئاساییە ئەمە وان ناکات مامۆستاکە هەر مامۆستایەکی ئاینی بە گوێرەی تێڕوانینی خۆی وتار بدات ناکرێت ئەوە جائز نییە بۆیە گەورەمان عەلی خوالی ڕازی بە دەفەرمێ لەو کانە الدین بالرأی لەکانە مەسح الخف ئەسفەلەه ئەولە ئەگەر دین بە ڕەئی و تعبیر و بۆچوونی شخصەکان وایە دوو لە ڕووی جەناب تو بینێرە بەڕێزەکان دەبا خف سەرەوەی مەسح نەکرێت ژێرەوەی مەسح بکرێت بەڵام دین دەفەرمێ سەری مەسحەکە پێ دوایە وتاربێژ هەبێت ئیستیغلالی مینبەرەکەی کردبێت لە کوردستان با نەبێتە تەشیر بۆ زانایانی ئاینی با نەبێتە بێڕێزی بەرامبەریان ئێمە ناڵین وایە بەڵام لەوانەیە لە هەندێک شوێنان هەبێت کە خەڵکانێک گوێیان نەدابێت بە ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف بە جاری وایە پابەند نەبوون بە دەقا قورئانیەکانیش بۆ نمونە وەکو باسمان کرد کە کەسێک لە وتاری هەینی تەنها ئیشی تەوعیە و وشیارکردنەوە و ئاگادارکردنەوە و زیندووکردنەوەی باوەڕی ئەو خەڵکەیە نەخوا نەخواستە خەڵک ڕەواندنەوە خەڵک تۆراندن خەڵک دەرکردن لە ماڵی خوا لە ڕەحمەتی خوا دەخوا دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین عالەمین بۆ زانیاریتان مسلمان و غیرە مسلمانی دەگرێتەوە بێت جیاوازی هەندێک جار ینی ئاماژە هەیە مامۆستای ئاینی وتاری تون دەدات هێرش دەکات جیاوازی نێنێ و چینەکانی کۆمەلگا دەکات پێتان وانی ئەمە دەرەنجامدا زیانی بۆ ئاینەکە شەوێ بۆ کۆمەلگاکەش بەڵێ هەر کەسێک هەر پلە پۆستێک با بڵێن پۆستێکی ئاینیە پلەیەکی ئاینیە پێشنوێژیە و تارخوێنی ئەگەر بۆ مەرامی شخصی بەکاری هێنا پێم وایە هەڵەیە هەڵەی کردووە جار یەکەم سیستەمی لە خۆ کردووە کە ئەم حەقەی نییە یان گوناحی کردووە هەردووشیانە هەڵەیەکە بە پچوانەی یاسا بە پێچوانەی یاسایە پاشان تاوانە بە پێچوانی شەریعەتیشە بۆ لەبەر ئەوەی ئەم مینبەرە نە مافی منە نە مڵکی باوکمان نە دەتوانم بڵێم مڵکی وەزارەتی ئەوقافیش نییە بۆ ئەو کەسانەی کە خزمەتگوزاری خەڵک و خاک و خوا و دین و ژینی خەڵک بوون. بەشێک لە وتاربێژان و مامۆستایانی ئاینی پێیان وایە ئەوان نوێنەرەتی ئیسلام دەکەن و دەشڵێن ئێمە جێگرەوەی پێغەمبەرین دەبێت ئێمە ئازاد بین لەوەی کە هەر شتێک لە خزمەتی ئیسلام دابێت بە کۆمەڵگەی خۆمانی ڕابگەین. سەرەتا ئێمە ئەگەر لە حڕەتی ڕەئی دەست پێ بکەین ئازادی ڕادەربڕین ئەمە حەقێکی مکەفەلە هەم دەستوری فیدرال ئیقراری کردووە هەم قانونەکانی هەرێمی کوردستان و لە پرۆژەی ڕەشنووسی دەستوری هەرێمیش هەیە کە هەچ کەسێ بۆی هەیە ڕای خۆی دەرببڕێ و ئەمەش شتێکی مقدسە
بەڵام ئەمە ئەبێ سنووری هەبێ باش نەوەکو تۆ بێی تەشیر بکەی گوێم بدەیت لە کاتێکە ئەم مەراسیمەیەکرێ مۆدە لە هەموو جیهاندا هەیە وە کوردستانیش دانەبراوە یعنی لە جیهان ئەو مەراسیمە شتێکی جوانە شتێکی ئینسانیە ئەمان سەبارەت بەوەی تۆ بڵێ من جێگرەوەی پێغەمبەرم یا وەکیلی خوان بەڕاستی ئەمە ئیبن تەیمیە لە مەجموعی فەتاوی ئەڵێ هەچ کەسێ ئیدعا بکا کە ئەو بەناوی پێغەمبەر قسە دەکات بەناوی خوا قسە دەکامە درۆکە بوختانەکە باوەکالەمان نیشان بن باوەکالەمان نیشان بن کە خوا ئەمانی کردوتەوەکی بەسەرم خەڵک بەڵام خەڵک کە دەچێتە نوێژی هەینی کە گوێ لە مامۆستانی ئاینی ڕدەگرێت بەو نەفەسەوە گوێ ڕدەگرێت نەخێر خەڵکی کوردستان خەڵکی بەدرێژایی مێژوو خەڵکی کوردستان لە هەموو دینەکان خەڵکێکی متدەینە یعنی دینی خۆشەوێ هەموو دینەکانیشی خۆشەوێ و نەزعەیەکی تەسەوفی تێدایە ئەو خەڵکێکە دەچێتە گوتار بۆ هەنیە شتێکی تازەی گوێ لێ بێ لە بەرەوەی هەچ کە سێوێنی سادە بێ دینەکەی خۆی زانێت چی و چی نییە ئەم خەڵکە بۆ عیبادەتە چێ بەجددی پاشان مامۆستایانی ئاینی ئەمان فەرمانبەری وەزارەتی ئەوقافن وێستا دەستخۆشی لە وەزارەتی ئەوقافەکەن خەریکە وتارەکان ئەنووسێتەوە کە پێویستە فەرمانبەرەکانی بەم جۆرە وتارەکان بخوێنەوە بۆ خەڵک و دەخالت لە حیاتی شخصی و حڕیەتی شخصی خەڵکی دیگە بەڵام مافی ئەوان نییە لە کاتێکدا هەر کەسێک لە دەرەوەی بەرنامەی ئیسلامدا جم و جۆڵ بکایان مامەڵە بکە لەگەڵ کۆمەلگا ئەوان پێی بڵێن لە دەرەوەی ئاینیان هەر ناوێکی لێ بنێت خۆی سید کە ئیسلام یعنی فۆرمی زۆری هەیە فۆرمی ڕادیکاڵی هەیە ئوسولیەت کە سەلەفیەت و وهابیەت و ئیخوان و ئەمانن فۆرمی تەسەوفی هەیە کە عیلاقێکی بینی خۆم و خوایە باشە و فۆرمێکی عقلانیشی هەیە ینی زۆر فۆرمی هەیە هیچ لەو فۆرمانە جگە لە ڕادیکال حەقی ئەوەی نییە دەخالت بکات لە خەڵکی دیکە تێدەگەی بۆیە ئێستەمە یاسا هەیە کە ئەمانە دێن تەشهیرەکان یان ئەمانە دێن ئیستیهزا دەکەن بە شتێکی ئەوە خەڵکی بەرامبەر بۆی هەیە بچێت لە دادگا سکاڵایە لەسەرکە بەڵام زۆر جار یعنی ئەگەر تۆ بە کەسێکی ئاین پەروەر ئاین دۆست بپرسی یان پیاوێکی ئاینی بپرسی دەڵێ کەسێک کە خۆی ڕوود کاتەوە لەسەر مەنەسا خۆی عرض بکە بەدەر لەوەی کە من نامەوێت لێرە ناوەکە بهێنم ینی ئەو ناوەی لێنەنین چ ناوێکی تری لێ بنێت ئەمە لەگەڵ ئاینی ئیسلام ناگونجێ کۆمەلگەش بەرەو عقارێکی خراپ دەبە ئاین ئیلتیزامێکی شخصیە من کابرایەکی مسلمانم و ئیلتیزامە بۆ خۆم هەیە و پاشان ئەگە بمەوێ بانگەشە بۆ ئاینی خۆ بکەم ئەبێ حسب قورآن بیکەم ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة أبي بحكمة وجادلهم بالتي أحسن أبي قسم نرمتر بلا أوانتر نبجوين وبتشهير وأما باشان أما إيشي من نية من بيم أخلاق ووعظ وإرشاد بخلق بفروش موا خلق يستيدق على هيني خويتو أتواني بيامي خوت بەڕێگەیەکی نەرم بگەێنی ئەمانش پەیامی خۆیان بەڕێگەیەکی ترەگەێن ئێستا مینبەرەکانی مزگەوت لە هەرێمی کوردستان وەک پێویست کۆنتترۆل کراوە بڕیارەکە وەزارەتی ئەوقاف بەداخەوە خۆی ئەبێ ئەزانی سانسۆری زیاتر هەبێتن کەمە بەڵێ بەشێک لە مامۆسایانی ئاینی نا زۆر کورتپەروەرن زۆر ئینسان دۆستن مەسەڵەن زۆر نیشتیمان پەروەر و زۆر بە حیکمەش ئەیگەێنن بەڵام بەشێکی دیکە هەیە ناتەعویزی ئەمە دەکەنەوە ڕاستی تۆمە لە سوسیال میدیا گوێ بگرە مەسەلەن گوێ نەدا لەسەر مینبەری پێغەمبەر ڕاستیمە کوفرە ینی مینبەری پێغەمبەر و مینبەرە مقدسە جێگەی ئەوەیە کە تۆ وعظ و ئێرشادی نەرم بکەیت سینەوەیان لەگەڵ کراوە بەشێک لە مامۆستایانی ئاینی لە کارەکانیان دوورخراونەتەوە بەڵێ تۆکو زاهیرەکە دەپرسیایە زاهیرەکە وجودی هەیە بەڵێ هەیە لا هزار هەیە و پێشم وتی ڕێگەکەی لە چیەوە هاتووە و بەردەوامیش بۆ تا ئێستا ئەمە لە قازانجی کۆمەلگانیە و زاهیر نەخێر ئەمە لە هینە لە زەرەری کۆمەلگان لە کۆتاییەکانی 2016 بڕیارێکتان دەرکرد لەوەی کە ئیتر بۆ لە مەودووە پێویست دەکات مامۆستانی ئاینی لە وتاری هەینیدا یەک وتاریان هەبێت بەڵام ئێستاش لەگەڵدا بێ بەشێک لە مامۆستایانی ئاینی ڕەچاوی بڕیارەکەی ئێوە ناکەن ئەمە بۆچی ئێمە یەک لەو کارانیکەوە مامۆستایانی ئاینی خۆیان داوایان کردبوو یەخستنی ناونیشانی وتاری هەینی ئەوە بوو لە دەی چواری 2017ەوە ئێمە ئەو کارەمان جێبەجێ کرد بە لێژنەیەکی تایبەتی پسپۆرکەوە هیچیان ئەزمونیان ناونیشانی وتاکەواتە ناوەڕۆک ئێمە لە خزمەت جەنابتا ئەو لێژنەیە لژنەیەکی پسپۆرن و هەمویان ئەزمموی 25 ساڵە زیاتر لە وتاربێژی هەیەە هەموو هەفتەیەک ئێمە کۆبنەوەی خۆمان دەکەین بۆ دەستنیشانکردنی ناونیشانی وتار
کە سەرەتا دەستمان پێکرد بە 3 ناونیشان پاشان مامۆستایان پێشنیاری ئەویان بۆ ئێمە کردمانە 2 ناونیشان ئێمە ناوەڕێک بۆ مامۆستای ئاینی نانووسینەوە وەکو وڵاتانی خەلیج یاخود وەکو وڵاتانی دراوسێ ئێمە تەنها 2 ناونیشان بە مامۆستای ئاینی ئەدەین ئەو ناونیشانانیش سەرچاوی ئەوەیەکەوە بۆنە ئاینیەکانی ئیسلام بۆنە نیشتیمانیەکان بۆنە مێژوویەکان هەر بابەتێکی سەردەمیانە لەو هەینیە لە پێش وەخت بێتە بەردەستمان ئێمە دەکەین ناونیشان. ئێستا هەندێک وتاربێژ هەیە لە دەرەوە وەزارەتی ئەوقافیش لە ڕێگای گرتە ڤیددیۆیی و تۆڕە کۆمەڵایەتەکان وتار دەدەن بە شێوەیەک لە شێوەکان ینی لەگەڵ خیتابی وەزارەتی ئەوقاف پەیامەکانیان نانێرن. ئێوە چی دەکەن لەگەڵ ئێمە هەماهنگگیمان هەیە لەگەڵ وزارەتی ڕۆشنبیری لەژنەیەکمان هەیە بە مانگانەدا دەنیشین بۆ ئەو بابەتانی کەوا دێتە بەردەست ئەو لەژنەی هیچێ لەوانە ئەوەیە کەوا کەسێک فەرمانبەری ئێمە نیە بە حکمی یاسا ناتوانانی هیچ ئیجراعاتێکی بەرامبەر بکەین بەڵام کابرا لە شوێنێکی تر وەزیفەی هەیە لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیریەوە لە ڕێگای وەزارەتی ناوخۆوە جاری وا هەیە هەماهنگگیمان هەیە بۆ ڕاگردنی بەڵام ئایا بۆ هەر کەسێک هەیە نوێنەراتی مامۆستای ئاینی بکات و وتار بدات لە نێو کۆمەڵ؟ نەخێر بە هیچ شێوازێک ئێمە ئیجازە بە کەس نادەین دین و دینداری خۆی بە ناوی وەزارەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و معلومی جەنابتە ئێمە تۆڕە کۆمەڵایەتەکانمان بۆ ڕناگیرەوە ئیشی حکوومەتە ئەوە ئیشی وەزارەتی پەیوەندیدارە ناتوانن سکاڵا تۆمار بکەن لەسەر ئەو کەسێک کە تەمسیلی ئێوە ناکە لە حقیقت بەڵام لە تۆڕمانە ئێمە کردومانە لە ڕابردوودا کەسانێک هەبوون فەرمانبەری ئێمەش نەبووە بەڵام بە شێوازی لە شێوازەکان دەرچووە لە چوارچێوەی ئەو بابەتانی کە وەزارەتی ئەوقاف بانگەوازی بۆ ئەکاش کاتمانش لێ کردووە و دۆسێمانش بردووەتە مەحکەمە چەند دۆسەیەکمان لای باش ئەوەی کە قسە بە خەڵکێک بە چینێک دەڵێ بە خەڵکێک دەرێ بە کەسایەتێک دەڵێ لەوانەیە لە نێو کۆمەلگەی ئێمە ئەو کەسانە ڕێزیان لێ بگیرێ ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسە دەکەن بۆ نمونە دوێنێ و پێرێ مامۆستای ئاینی بە ئاشکرا چەند مامۆستایەکی ئاینی قسەی ناشرنیان بە شاجوان بوو ئێوە ئیجرات دەکەن لەم ئێمە بابەتی شاجوان ئەوە بابەتێکی ترە کەوا بڵین لە بابەتە شەرعەکانە لەبەرەوەی کەس پرسی بە ئێمە نەکردو ئایا بابەتی شاجوانی حەڵاڵە حرامە یا بابەتێکی ترە ئەوە ئیشێکی ترە بەڵام وەکو قسەکردن بە کەسێک یا بە تاکێک هەر چەندێک کەسەکە یان لە ناو کۆمەلگایە صاحب ڕێزە چی پیاو بێ چی ئافرەت بێ ئێمە لە وەزارەتی ئەوقاف ئەمڕۆ لەمڕۆوە دەستمان کردووە بە ئیجراعاتی خۆمان بەرامبەر ئەو ئیمام و خەتیبانی ئەو وتاربێژانەی چکم ئێمە خۆمان تەوەرمان دەستان بە ئیجراعات بەڵێ ئێمە لای خۆمانەوە 2 تەوەرمان بڵاو کردووەتەوە لە ناوەڕاستی هەفتەوە بۆ مامۆستایانی ئاینی ئەو مامۆستا ئاینیکەوە دەرچووە لەو بابەتانی کەوا ئێمە پێیمان وتووە باسی ئەو بابەتانە بکە ئێمە ئیجراعاتی خۆمان لە بەرامبەر ئەو مامۆستا ئاینیە دەکەین باشە بەچێ دەگوترێت وتاربێژ چێ مافی ئەوەیە ببێت بە مامۆستای ئاینی ینی ئەو پرەنسیپانە چین کە ببێت بە مامۆستای ئاینی و ببێت بە وتاربێژ ئەو کەسانە دەبنە وتاربێژ کاتێکەوە خاوەنی بڕواننامەی زانکۆین بۆ نمونە دەبێت هیچ نەبێ بڕوانامەیەکی ئەوەلی سەرەتایی زانکۆی هەبێت لە وزارەتی ئەوقافە تاتایەکمان هەیە کەوا چەند فەرمانبەری وتاربێژمان هەیە بەڵام لە کوردستانە بەهۆی دروستکردنی زیادی مزگەوتەکان بۆ نمونە نزیکەی 5,000 خسوور مزگەوتمان هەیە 3,000 و نزیکەی 20 دانە بەس وتاری هەینیمان هەیە ڕێژەکەمان تەکاملی ناکە مەلامان هەیە تەقاوت دەبێ مەلامان هەیە وەفات دەبێ خۆتانیش دەزانن بواری تەعینکردن و باری عەقد و ئەوانە کەم و لاواز بووە هەر نییە بۆیە خۆبەخش ئەو کارانە پڕەکەنەوە بمان ئێمە ڕاستێکیشی کێشەی خۆبەخشوە لە ژنێک لە وزارەت تەشکیل بووە جەنابی وەزیر واپی باش بووە کەوا لە سەردەمانی ڕابردوو بە تایبەت ڕێژەیەکی زۆر لە خۆبەخشان لە ناو وزارەتی ئەوقافە مزگەوتیان پێدراوە کە پسپۆری شەریعەتیش نین کەوا شارەزاییانیش لە دین نییە بەڵام بە حکمەوەی کەوا لە گوندەکەی مەلایەک نەبووە بە حکمەوەی کەوا لە شارەکەی بەڕێوەبەری ئەوقافەکە کەسێکی تری نەدۆزیوەتەوە خەڵکیش داوای وتاریان لێ کردووە بە هەر هوکاری بێ لە ڕێی لە ژنی فتوای شارەکەی وەرگردووە و خودبەیان کردووە ئێستا پیاداچوونەوە بە سەرجەم خۆبەخشەکانی کوردستانە دەکرێتەوە پێداچوونەوە دەکرێت ئێستا چەند وتاربێژتان هەیە بە شێوەکی گشتی ئەوەی لە ژێر دەسەڵاتی وەزارەتی ئەوقافە ئەوانەی لە دەرەوەی وەزارەت ئێمە دەسەڵات لەسەر هەموو مزگەوتەکانی کوردستانە هەمانە و ئەوانەی کە فەرمانبەری خۆمانن لەگەڵ ئەو ڕێژەی کە وتاری هەینی دەدرێ ڕێژەکە زۆر فەرقی جیاوازە بە خۆبەخش هەن کەوا ئەو مزگەوتانەمان بۆ دەبەنە ڕێوە ئێمە بۆیە بڕیارمان داوە یعنی وا لە ئیشکردن ئاینتیا ئەو خۆبەخشە بە ڕێزانی کەوا لەگەڵ مەرجەکان و پرەنسیپ و
هەموو شەرت و شروتەکانی خود و تاربێژیە ڕێک ناکەوێ ئێمە ئیجراعاتی خۆمان دەکەین بە بابەتی تر و بە استراتیژی تر کە هەمانە. بەشێک لە مامۆستایانی ئاینی پێیان وایە ناکرێت مامۆستایانی ئاینی کە ڕابەر و قودوە و مامۆستای کۆمەلگان لەڕێی ڕێنماییە تازەکانی وەزارەتی ئەوقاف وتاری نوێژی هەینی پێشکەش بە موسڵمانانی هەرێمی کوردستان بکەن. لە بەرامبەریشدا بەشێک لە مامۆستایان پێیان وایە وتاری نوێژی هەینی دەبێت لە چوارچەوەی پێکەوە ژیان و قوڵکردنەوەی برایەتی لە نێوان پێکاتەکانی هەرێمی کوردستان بێت، نابێت بە هیچ شێوەیەک مامۆستایانی ئاینی پێشەڵی مافی تاک لە نێو کۆمەلگەی کوردستان بکرێت و پێویستە ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقافیش وەکو خۆی جێبەجێ بکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.